لەگەڵ نزیکبوونەوەی کینەکانی پاراستنی گەل لە شاری ئەعزاز کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی کانتۆنی ئەفرینەوە و لە ژێر کۆنتڕۆڵی چەکدارانی گروپە ئیسلامی ئۆپۆزیسیۆنەکاندایە بۆردومانی سوپای تورکیا بۆ سەر شەروانانی یەپەگە دەستی پێکردو. سەرۆک وەزیرانی تورکیاش ڕایگەیاند کە ڕێگە نادن لە شاری ئەعزاز و تەلڕەفع کە دەکەوێتە باشووری ئەعزازەوە بکەوێتە ژێر دەستی هێزە کوردەکان. لە چەند ڕۆژی ڕابردووشدا شەروانانی یەپەگە فڕۆکخانی مینخی سەربازیان کۆنتڕۆڵ کرد کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی کانتۆنی ئەفرینەوە نزیک لە شاری ئەعزاز. ئەم فڕۆکەخانەش گەورەترین فڕۆکەخانی سەربازیە لە باکووری سووریا کە لە ئابی 2013 لە ژێر دەستی گروپە ئیسلامی ئۆپۆزیسیۆنەکاندایە. هەروەها سوپای سووریاش لە ڕیفی حەلەب لە باشووری ئەعزاز لە پێشڕەویدایە. یەکێکی تر لە مەترسیەکانی تورکیا لە کۆنتڕۆڵکردنی شاری ئەعزاز لەلایەن شەروانانی یەپەگەوە ئەوەیە کە بەستنەوەی کانتۆنی کۆبانی و ئەفرین نزیک دەبێتەوە و هێزە ئیسلامی ئۆپۆزیسیۆنەکان سنووریان بە تورکیاوە نامێنێت. بەپێی ڕای چاودێرانی سیاسیش دوای کۆنتڕۆڵکردنی ئەعزاز لەلایەن یەپەگەوە تورکیا بە ئەستەم دەتوانێت یارمەتی بگەێنێت ئەو هێزانەی پشتیوانی لێ دەکات. لە چوارچەوەی فشارەکانی تورکیا بۆ سەر یەپەگە و پشتیوانیکردنی گروپە ئیسلامی ئۆپۆزیسیۆنەکانی سووریا سعودیش ئامادەیی بەشداریکردنی دەربڕی و چەند فڕۆکەیەکی سەربازی نادۆتە بنکەی ئەنجەلیکی تورکیا، چونکە سعودیش پشتیوانی لەو هێزانە دەکات کە ئێستا بەشێکیان لەلایەن یەپەگەوە لە ئەعزاز گەمارەدراون. هەرچەندە ئەم هەڵچوون و هەڕەشانەی تورکیا بەرامبەر پەیەدە و یەپەگە شتێکی نوێ نییە و پێشینەی هەیە، بەڵام بەڕای چاودێران ئەم جاریان گەشتۆتە لووتکە بەهۆی گرنگیدانی ڕووسەکان و ئەمریکەکان بە پەیەدە و یەپەگە، ئەویش بەهۆی بەشداری کارایان لە جەنگی داعش و گروپە ئیسلامی توندڕەوەکانی سووریایە. ئەمەش بە تەواوی ئۆقرەی لەبەر تورکیا بڕیوە و ترسی ئەوەی هەیە کوردی ڕۆژئاوا ببنە خاوەن قەوارەیەکی سربەخۆ کە ببێتە نمونە و هاندەر بۆ کوردی تورکیا کە ساڵانەکە لە جەنگ و ململانەی خوێناویدان لەگەڵ حکومەتە یەک لە دوای یەکەکانی ئەنقەرە لە پێناو دابینکردنی مافەکانیان. تورکیا یەپەکە تۆمەتبار دەکات بەوەی پاشخۆی ڕژێمی ئەسەدە و کار بۆ رووسیا دەکات کە ئێستا لە ڕکابەریدایە لەگەڵ تورکیا، بەڵام ڕووسەکان فڕۆکەخانە و بنکەی تایبەتیان هەیە لە ناو خاکی سووریا و تا ئێستا جگە لە خستنە خوارەوەی فڕۆکەیەک کە ئەویش بە پاساوی بەزاندنی ئاسمانی وڵاتەکەی بوو، تورکیا هیچ هەنگاوێکی نەناوە بۆ بەرەنگار بوونەوەیان. جگە لەوانش هێزەکانی ئێران و حیزبوڵڵا لە ڕیفی حەلەب چالاکن لە نزیک سنووری سووریا بێ ئەوەی بووبێتنە ئامانجی تۆپباران و هەڕەشەی ڕاستە و خۆی تورکیا. ئەمەش پاڵپشتی ئەو بۆچوونانە دەکات کە ترسی تورکیا دەگەڕێتەوە بۆ پەرەسەندنی ڕۆڵی یەپەگە. هەندێکی تر لە چاودێران پێیان وایە نەک هەر ئەزمموی پارتی کرێکارانی کوردستان و کوردی باکوور، بەڵکو ئەزمموی هەرێمی کوردستانی عراقیش زیاتر تورکیا هەندەدات بۆ جم و جوڵدژی ڕۆژئاوای کوردستان، چونکە هەندێک لە ناوەندەکانی بڕیاری ئەم وڵاتە گەشتونەتە ئەو بڕوایی جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق دەبێتە هۆی پەرتەوازەی سونەی ئەم وڵاتە و باڵادەستی شیعە بەسەر بەغدا و دواتریش زیان گەیاندن بە ئەجەنداکانی تورکیا لە ناوچەکە. بەپێی خوێندنەوەی سیاسەتی تورکیاش ئەزمموی پەیەدە لە سووریا زیانی لە ئەزمموی هەرێمی کوردستانی عێراق زیاتر دەبێت بۆ تورکیا، چونکە سەرباری نزیکایەتی ڕۆژئاوا لە تورکیاوە لە ڕووی جوگرافیا و کللتور و زمانەوە، کەچی نەک وەک دەسەڵاتدارەتی کوردی باشوور نەبوونەتە دۆستی تورکیا، بەڵکو بوونەتە ڕکابەر و کۆسب لە بەردەم پرۆژەکانیدا لە سووریا. هەر لەبەر ئەمەش سەرۆک وەزیرانی تورکیا نەیشاردوتەوە تورکیا پێویستی بە مۆڵەت نییە بۆ هێرشکردنە سەر پەیەدە.